سڵاوتان لەبێت ئازیزان و خۆشەویستان، تەوریم بەرنامەیەمان تایبەتە بە بەفیڕۆدانی خواردن. لەگەڵمان بن. چۆن بتوانین خۆمان بپارێزین لە ڕەمەزانەوە زیادە مەسرەفی نەکەین لە خواردنە کاتێکە ئێم ئافرەتین لە ماڵەوە چێژ لێنین ئەوەنە زۆر لێنێنین کە بمێنێتەوە بڕژێ. وەڵامی ئەو نەلێنێ بە قەر پێداویستەکانی خۆت و بە زایەنە خواردنەکانت، ئەنی ئەوەی کە بەشر بکات. پێویستە وەرزش بکەیت لە ڕەمەزانە، گرنگی بە وەرزشکردن نەدەیت؟ وەڵی زۆر بەکەمی، زۆر بەکەمی. پێویست نییە تۆ ئەو نان ئەخۆی لە ئێوارانە دوێ ئەوە وەرزشێک بکەی یاخۆ شتێک بکەی بۆ ئەوەی تەندروستی و تێک نەچێ؟ وەڵام مەگە ئیشی نامانی جوڵە و حرەکە و شتی خۆداوە ڕۆژانە ناوەڵای شتێکی تر ناتوانم. لەبێ کاتە باش. زۆر سپاس دەکەم. پێت باشە ببێ بەنەریتێک خواردن ئەو نەلێنەندرێ لە ئێوارانە یاخود لە ژەمەکانە کە بمێنێتەوە و برژێ. بە دڵنیایی تەبعاً وابزانم لای زۆربەی تاکەکانی ئەم کۆمەلگە خواردنێکی زۆر خەسارە بێ، هەم یعنی گوناحە لە ڕووی دینیشە و هەم لە ڕووی بارە ئابووریەکەشەوە. تۆ خۆت ئەو نەخواردن لێنەی کە بمێنێتەوە یاخود ئەو خواردنە گەرمەکەی تۆ جاری کە بەکاری بهێنیتەوە؟ هەر ئەوەنە لێنم کە بخورێ، چکە دووبارە بەکارهێنانەوەشی یعنی گەرمکردنەوەشی زۆربەی خواردنەکان باش نییە باری تەندروستیمان خۆت. هەنێ لە خانمەکان هێندە خواردن بە زۆری لێ ئەنێن کە ئەمێنێتەوە فڕێ ئەدرێ یاخود ئیسرافی تیاکرێ، بیر لەوە ناکاتەوە ئەمە ژەمی لەوچێ کەسێک بێ کە زۆر پێستی بۆ خواردنە بێتی و نەشی بێت. بە دڵنیایی وایە من شەمان بۆ چوونی تۆم هەیە. بشوية قشتي طبعا من نقصها كم رمضان يعني دكاتره رمضان دكاتره رمضان طبعا ام عاده يعني ام بزاره كان نخي بزاره كان يعني زور برزي چونك يعني قدره شرائيه ومشتري ونازل شلون هو يعني بحدودي شلون صائم ودواي خواردين وبيش خواردين فبرأي خوم يعني اما هنديك خالك إيرا فقيرة يعني قديش عينية شوف باحتمال معاشه كان زور كم هسه استا لا بشوي قشتي موظفة كان معاشه كان يعني معدلي تقريبا 500,000 تقريبا 1000 دينار ام 500,000 يعني اما اقرب خواردني يعني بنمونا ام فواكه ونازم شو خضروات اما زور يعني نخكني زور قفرة بحسابي برأي خوم يعني اما قرصة بو سيستمي أبوري وسيستمي حسابك يعني نرخكاني وحالتي بزار بشوي قشتيكا برأي أخوي مع البيوستا يارمتي هيا بنمونا يعني داشكانديني هيا خاصة يعني بنمونا أم جماعتي كافورك سيستمي داشكاندينا وكل شو مثلا بيوستا لقل برنجاكا يعني دياري هيا بونمونا مثلا برنجي محمود اگر 10,000 لقال اما 10,000 طبعا اما توزيكم بطلي زيتك باش اما دياري لقال باشا ببي بكلتوريك كات لە ژەمە خواردنەکانە خانمەکان ئەو نەخواردن لێ بمنێن کە نەمێنێتەوە هەندە بخورێت. تاکید وایە من هەر خۆشم هەر واژەکەم حەز ناکەم هیچ شتێ بمێنێتەوە بیڕێژم. زۆربەی خانمەکان هێندە خواردن لێنێن کە ئەمێنێتەوە فڕێ ئێن یاخود دوایەوەش گەرم ئەکرێتەوە هەر ناخورێ، بیر لەوە ناکەنەوە کە ئەمە ژەمی کەسێکە لەوەچەیەکە ئەو ژەمەی نەبێ بیخوات. وایە ڕاست، یعنی ئەگەر ئەوەنە زۆر بێ بە خۆ خەڵک لە دەوروبەرە هەر هەیە ئیتر ئەگەر کەسی خۆ نەبێ نزیکێک یەکێک کە ئەیناسی بیا بۆ باشترەوە گلەوەی بیڕێژەیان کە سبینە گەرمێ کاتەوە ناشی خوات. باشە ببێ بە کلتورێک لە نێوان خانمانە هێندە خواردن لێ بنێن نەمێنێتەوە و نەڕژێ هەندە بێ کە لە ژەمێکە بخورێت. طبعا هەر ئەوەنە لێ بنرێ کە بخورێ بەس ئیتر لێرە عادەتەن ئەو خینە کەمترە لەبەکە تۆ ئێواران ئەگەر بینە سەر باسی ڕۆژوکە ئێواران ڕۆژوەکە ئۆشکێنی عادەتەن کەم ئەوەنە ئاو خواردنەوە خوێ خواردنەکە گەر کەمیش لێنی تەنانەت لیوا شار خەسارە بێت چونکە بەوەی ئاوەکەوەکەی خۆی
خواردنەکە ناخورێ زیاتر بەڵێ بەڕست ئەگەر بێگومان ئەگەر کەمتر لێنەی باشترە چونکە بەم ڕۆژگارەشی زۆر خەسارە بێ بەڕاستی ئەوش گوناحە. باشە ببێ بە کللتورێک لە نێوان خانمانە لە ژەمەکانە هێندە خواردن لێبنێن کە بخورێ نەمێنێتەوە. ئەکید بۆ سیحەجارە لە مانگی ڕەمەزانە ضرورە کە پێشتر چۆن ژەمە خواردو ئێستا کەمتری بکەیتەوە چونکە تۆ بە درێژایی 18 سعات مەعیدە وشک بۆ تۆ و زۆر خواردن نەخواردووە لەبەر تەندروستی خۆ و سەرەتا ژەمەکە وا دەست پێ بکەیت کە هەموو ئێوارەکان وەکو یەک بێنک ئێوارەیە زیاتر بخۆی ئێوارەیە کەمتر بخۆی ژەمەکانە تەندروست بێ. باشە هێندە خواردن لێبنێن خانمان کە نەڕێژرێ و فڕێنە درێ و بەخیڕۆنەچێ ئەکید ئەبێ تۆ سەیری ئەوە بکەیت کە لە هەنێ ماڵا هەیە کە ئەو خواردنە ناخورێت کە تۆ ئەی خۆیت و دوای ئەوەش بیرەوە بکەیتەوە کە ئەو خواردنە سەر ڕای ئەوەی کە لە ئیسلاما ڕێگە پێدراونیە ئەبێ ئەگەڵەوە بێ کە ئەو ژەمە ئەو نەدروستکەی کە بەشی خۆ بێت و بتوانانی سەرفیکەیت. باشە لە نێوان خانمانە ببێ بە کللتورێک هێندە خواردن لێنێن لە ژەمەکانە کە بمێنێتەوە و خەسار بکرێ و بڕێژرێ. وای ڕاستەکەی پێم باشە ئەرۆڵا پێم باشە ئەوەنە خواردن دروسترێت کە بخورێ بۆی نەڕێژێ و نەکرێتە تەنەکەی خۆڵەوە ئەرۆڵاوە زۆر خراپە. زانین هەنێک کەس هەیە کەسانێک هەن کە هێندە خواردنیان نیە لەو ژەمایە بیخۆن ئەوەی کە ماڵێک کە فڕێ ئەیە وایە هیوایە فەقیرە نیەتی ئەو هەموو خواردنە دروستکە ڕەمەزانە هیوایە ئەچێ لەسەر تارمەکەی گۆشتە بڕژێنێ ماقولە دراوسەکەی نیەتی نابێ ئەبێ ئێمە ئەوە بکەین کە یارمەتی ئەوانەی پێبین کە نیانە نەک بیکەنێتەنەکەی خۆڵەکە. باشە ببێ بە کللتورە لە نێوان خانمانە لە ژەمەکانە هێندە خۆراک لێنێن کە خەسار ببێ و بڕێژرێ. زۆر باشە بەڕای بنەکە بێ بە کولتور شتێکی زۆر باشە یعنی ئەوە نەبێت تا ینی بخورێت کە زیاد بوولەوە گوناحە ئیسراف گوناحە. باشە لەو خواردنانە کە لە ژەمەکانە لێن درێ خەسار ئەبێ بدرێ بە ماڵە فەقیرێک ماڵە هەژارەکانی کە پێویستیانە و کە ناتوانن لەو ژەمە هێندەی ژەمەکەی خۆیان دابین بکەن. ئەخرەوە بە کەسێ ناکرێ باشە بەس تو ئێستا بۆن منە من لە گەڕەکەی من نازانم چه فەقیرە ینیکە ئێستا لە هەر شوێنەکە بژی بەشەوەی تیاکە بەشی بژێوی ژیانی خۆی خواردنەکە بێ یعنی ئەو کاتەوە بێ ڕێکخراوە بێ بۆ کۆکردنەوەی داهاتەکە لە بەدووی کە خەسارە بێ کۆ بێتەوە بدرێ بە کەسی فەقیرەکە باشترا بەڕای من اینەوە خواردن تەسەور ناکەم شتا ببێ سەر بگرێ. سان دەبێ ئاگای لەزگی بێ نەفسی خۆی کەمێک بەرگیری بکات کە بە ڕۆژەکەی نەچێت بوو خێر و خێراتی خۆی بکات و کابرای دەوڵەم دەبێ بەراتی خۆی بدات و خێر و خێراتی خۆی بکات و یاڵێ بووی ئەوەندەمان لەزووە. پێت باشە خانمەکان هێندە ئیسراف لە خواردنان نەکەن زیادە ڕۆیان وایە دەبێت ئیسراف نەکەن هەتا گۆشت و شت کەمێ بپارێزن شتی سووک بخۆن کە توونیان نەبێت برسیان نەبێت ئارەخە نەکەن ئەوانە زۆر باششتی هەتا شتی سووک بخۆن باشترە. باشە هێندە خواردن لێنێن کە بڕێژرێ هەتا هەربا ئیسراف بۆ خۆی گوناهباریە گوناهبار دەمە ئیسراف نەکەن ئەو ئەندازەیە لێنە کە بۆیان بخورێتی نێڕێژن. پێت باشە چۆن تەندروستی خۆمان بپارێزین لە ڕەمەزانە؟ ئاگامان لە خۆمان ڕۆژەکانمان گرین تاوە. پێت باشە هێندە ئیسراف نەکرێت لە خواردن ئەو نەخواردن لێنێن کە بڕێژرێ دەدیکا بێت نەزەرەوانە نەکەی شت نەکەێت ئەوە یەک باڵ چیمان لێ باڵ. پێت باشە چۆن تەندروستی خۆمان بپارێزین لە ڕەمەزانە؟ وەڵاهی تر ئاگامان لە خۆمان بێ لە خواردن ئاگامان لێبێ لە هەڵس و کەوت لە نووسن لە هەموو ناحیەکە. پێت باشە ببێ بە نەریتە لە نێوان خانمەکانە لە ژەمەکانە هێندە خواردن لێنێن کە بڕێژێ و ئیسراف نەکەن؟ بە ئەکیدیە بێوابێت طبعا بە ئەکیدی بەڵێ. خۆت هێندە خواردن لێنێ بمێنێتەوە؟ وەڵی تر جاری وایە سوتفا کارۆڵا زۆر لێنێت و جاری باشە ئەو نەیە کە بخورێ و تاو. پێت باشە تەندروستی خۆمان چۆن بپارێزین لە ڕەمەزانە؟ وەکو من بزانم لە ڕەمەزانە زۆر کەس هەیە حەز لە هەموو نوع خواردنێکەکە حەز بە هەموو خواردنێکەکە بیخوا بەڵام لە پێش هەموو شتێکەوە تۆی پێش ئەوە تەندروستی لە پێش ئەوەیە کە هەموو بە حەزی خۆمان بکەین لەبەر ئەوە باشتر وایە ئاگامان لە تەندروستیمان بێ و زیابوونی کێشمان چونکە لە ڕەمەزان لەوانەیە ببێتەوەی کە هۆکارەوەی کە کێشی لەشمان زیاب بکە و دوای دابەزینی ئەوینە هۆکارێکی زۆری ئەوەیان کاتێکی زۆرتری ئەوێ بۆیە تا
بەوریاییەوە ئەو ئیشە بکەینیان بەوریایەوە خواردنە بەکاربێنین باشترە لە لای من. پێت باشە لە نێوان خانمانە ببێ بە نەریتێک کە هێندە خواردن لە نەنێن ئیسرافی تا ببێ و خواردنەکە بڕێژرێت. لەگەڵ ئەوەشانیم چونکە خۆت ئەزانی ئێستا لەم زۆرۆفەیە پێویست ناکە کە ئیسراف لە هیچ شتێکا بکەیت نە لە خواردنە نە لە هیچ شتێکی ترانە لە پارە سەرفکردرا بۆیە هەتا بتوانین ئەو شتێکە پێویستە هەر ئەوەنە پێویست ناکە بەوەی کە زۆر لێ بنێت و بەکارینێنی یان ئەوە تا بڕێژرێ و بەخەسار بچێت. پێت باشە چۆن تەندروستی خۆمان بپارێزین لە ڕەمەزانە؟ وای لە ڕەمەزانە تر وەکو مانگەکانی تر نییە تۆزە جیاواز زیاترە بۆ نمونە ئەگەر بتوانیت زیاتر تەندروستی خۆت لەوە کاتی بەروانگەن ڕۆژ و شکان نابێت و کاتانەیە زۆر شتێکی وا نەخۆی کە تەندروستی تێک بچێت. ببێ بە کەلتورێک لە نێوان ماڵەکانە خانمان هێندە خواردن لێ نەنێن کە بمێنێتەوە بڕێژرێ و خەسار ببێت. زۆر جوانە شتێکی زۆر باشە بەڕاستی سەر ڕەمەزان جاری وایە چکە مرۆڤەکان بەڕۆژەوە هینی خواردن دەکەن بۆ خواردنی ئێوارە ئامادەکاریەکەن سەیەکە دوانە خواردنی هیچی وا ناخورێ بی خەسارە بێت تەواوەرەوە. تەندروستی بەوەی بە ئەتوانی بپارێزی کە خواردنەکان بە ڕێک و پێشی بخۆیت. پێت باشە چ خواردنێک بخورێ لە ژەمی ئێوارانە یاخود خانمەکان هێندە خواردن لێ نێنن کە بمێنێتەوە ئیسرافی تێدا بکرێت. جوانە لە ڕاستیە خواردن کەم لێ بنجێ باشترە چونکە ئێواران زۆر نەخۆیت باشە ئەگەر بکرێ میوانات بخۆیت باشترە لە پارچەویش هەر کەم بخۆیت لەبارەوەی کاتەکە زۆر گەرم نییە توانێت ئینسان ئەتوانێت یعنی بەرگە بکرێت. پێت باشە تەندروستی خۆمان چۆن بپارێزین لە ڕەمەزانە؟ تەندروستی خۆمان لە ڕەمەزانە سەرەتا کە ڕۆژوشکان سەرەتا کە ڕۆژوشکان هەوڵ بە خواردنە سەرەتایەکان بە شۆربە بە میوە شووتی کاڵک بەمانە ڕۆژوو بشکێنی شتێکی خراپ نییە زۆر باشە. ئیتر دوایی ئەگەر دەستکەی بە خواردنێکی کەم دوایی دەستکە بە خواردنێکی کەم پێم وایە بە تەندروستی لە جێی خۆیان بێت. پێت باشە ببێ بە کەلتورێک لە نێوان ماڵەکانە و خانمەکان هێندە خواردن لێ نەنێن ئیسرافی تێدا بکرێ و بڕێژرێ خواردنەکە. بە تاکیدەوە شتێکی زۆر باشە زۆر زۆر حالی وای خواردنێکی زۆر لێ ئیسرافی زۆرەکە گوناحە بە پێی پێویست بە پێی پێویست چونکە لە تۆ یەک ژەمی سەرەکی نانەخۆی خواردنیش گەرم کرێتەوە هەستەکەم باشیە و تام و چێژە نایە وەکو خواردنی تازە خواردن بە پێی پێویست بەکاربێنی یان لێندرێ زۆر زۆر باشترە. پێت باشە لە ڕەمەزانە چۆن تەندروستی خۆمان بپارێزین؟ لە ڕەمەزانە پێشەکی ئەو خواردانەی کەی خۆین تەندروست بن جا لە کاتی خۆیان خواردنەکان سا بڵێن ئێواران کە ڕۆژۆشکێنی یەکسەری شۆربا بخۆیت زۆر ئاو نەخۆیتەوە شێر بەدۆشت نەخۆیت بۆی کە تەندروستی تێک نێ. پێت باشە ببێ بە کەلتورێک لە ماڵەکانە خانمەکان هێندە خواردن لێ نەنێن ئیسرافی تێدا بکرێ و بڕێژرێ خواردنەکە. نەخێر خواردنەکە ئەوەنە بە پێی خێزانەکە بێت کە دروست بێ خواردن نەمێنێتەوە باشە چونکە خواردن کە هەڵی گیرێت باڵگرتنەکەشی ناتەندروستە جاریوە ئەبێتەوەی تەندروستی تێک بووە. پێت باشە لە ڕەمەزانە چۆن تەندروستی خۆمان بپارێزین؟ لە ڕووی خواردنەوە لە ڕووی خواردنەوە بێ لە ڕووی وەرزشکردنەوە بێ طبعاً وەرزش زۆر زەرورە لەسەر هەموو کەسێک وەرزشکە بەپێی بەرنامە بۆ خواردنەکانی دابنێ و دوورکێتەوە لە خواردنی چەور خواردنی وشک بخوا ئەو خواردنانەی کە تۆزێ زیان لە تەندروستی ناگەێنێ ئەوانە مەسەرەن ئێوارەکە ڕۆژووە شکێنێ خێرانە چێشتی چەور بخوا ئەو شتانەی کە شلەمەنیان زۆرە وەکو شووتی کاڵک ئەو بەرنەمانەی کە باشن ئەوکو خورما بە دەرەجەیەکە ئیسفادەی لێگە ئاو خواردنەوە بەڵێ. پێت باشە ببێ بە کەلتورێ لە ماڵەکانە خانمەکان هێندە خۆراک لێ نەنێن لە ژەمەکانە کە ئیسرافی تێدا بێت و بڕێژرێ خواردنەکان. بەتاکید کێشەی کوردەوەیە کە ئەو خواردنەی کە لێنێ بەشی عیلێکی تری ژەقەت لێنێ تێگەی بەڕاستیە بێ بەشی ئەو چەند نەفەرە لێنێ کە لە ماڵی خۆیەتی کێشەی کوردەوێ لەسا توێژینەیەکیان و لەسا چلی خۆڵ و خاشاکی شاری کوردستان عێراقی کوردستان بە تایبەتی خۆراکە ئەم هەمووی ئیسرافە پێویستە لەسەر هەموو کەسەیە لەسەر هەموو خێزانێک کە خواردنەکانیان بەپێی چۆنڵی کەسەکان دانێ.
زیادە ڕێیتیان نەکرێت وەڵایی تەندروستی خۆمان چۆن بپارێزین تەبیعی زۆر نەخورێ ئەو ژەمەی کێتە پێشانێ بڵێ نێوارێکە ڕۆژۆشکێنی زۆر نەخورێ و وردە وردەیانی دواتە دەستکرێت بە خواردنی و شتانی کە باش بێت باشە وەرزش بکرێ خۆت وەرزشەکەی لە ڕەمەزانە بەڵێ جۆرە وەرزشێکەکەی دیگەر ریاضەتیاتی تۆپی پێیەکەم و زایدە نیاری هەستنیش بە پێی مەجال تۆپی پێکەم بێت باشە ببێ بە کللتورە لە نێوان خانمەکانە لەوە خێزانەکانە هێندە خۆراک لێنێن کە بڕێژرێ بەڵێ تقریبا هەر لە ڕووی با بڵێن دینیشەوە لە هەنێ زۆر جائز نەبێتە ئەوە نەخواردن لێ برێ بڕێژێ تەندروستی خۆمان وڵای هەست کەسەوە بێگەێت تەندروستی خۆی بێ زۆر خواردنەکە باش نی ئێوارە هەست کەسەوە بە پێی توانای خۆی بە زۆر خواردنەکە باش نی ئێوارە وایە ئیسرافەکەی لە خواردنە بەڵێ بێگومانەکەی ئێستا خەڵک زیاد لە پێویشتەکڕە زیاد لە پێویستیش بەکارێنێ بێت باشە بێ بە کللتورێک لە نێوان خانمەکانە کە هێندە خۆراک لێ بنێن کە بەشی ئەو ژەمە بخورێ نەمێنێتەوە بێگومانەوە بە خانمان خۆیان بزانم جاری وایە میوانی 5 کەسێ بەشی 10 کەس لێن بێ خۆیان قیاسی خۆیان بزانم هەستەکەم جێ مەصرفیە کرێ و جێ یعنی ئیسرافێکە کرێ لە بەکارهێنانەکەی بەس بۆ مانگی ڕەمەزان وایە خۆت بە بەردەوامی هەر بۆ بەردەوامی وایە هەر ئەنێک شەیە پێ بۆی بۆ بە عادەت یعنی پێ عیبە کەم لێنێ زۆر لە خواردنی شیرینی ئەوانان کە بەربانەکرێتەوەوانەوەی تر خەڵک شیرینێکی زۆرە خوا و دوای ئەوەش خواردنێکی زۆرە خوا لە چەوریکی زۆر ئەوە زۆر خراپە بەڕاستی دوورکەوتنەوە لە شیرینی بە دەرەجەیەک زۆر زۆر ئیسفادە بێ بۆ تەندروستی زۆر زەرورە وەرزشکردن زۆر زەرورە بەس مانگی ڕەمەزان خۆی ئینسان هەر تۆزە بێتاقە دەبێت لە وەرزش ئەو تاقەتی نامێنانی بۆ وەرزش چکە دوای خواردنێکی زۆریش وەرزشکردن قورسە بەڕاستی کە درەنگی ژەبێ سەر شەو مازوو لێ ڕاو درەنگە بێ هەم دیسان قورسە بەس کەم خواردنەوەی باشترانی تا ڕادێک شوێن وەرزشەکە ئاگرێتەوە باشتر ئەتوانین بڵێن بێت باشە ببێ بە کللتورێک لە نێوان خانمەکانەکە هێندە خۆراک لێنێن کە بڕێژێ و ئیسرافی تێدا بکرێت خۆی بزەبێت ئەو کاتە تام و لەزەتی خواردنەکە خۆشترە بێ کە کەمترە بێ کەمتر بێ و تۆزە یعنی بێنەوبەرەی لەسەر تێکەی خۆشترۆک لەوەی کە زۆر لێ بندێ و بڕێژرێ و زیان مەسرفی تیا بکرێت تەمان تام و لەزەتیشی فەرقەکە لامان کرد بێت باشە چۆن تەندروستی خۆمان بپارێزین لە ڕەمەزانە واللهی بە نەخواردنی شیرینی زۆر ینی شەر نییە تۆ بڵێ ڕەمەزانە ئیلا بێ شیرینی خۆستا من خۆم زۆر بەکەمی شیرینیە خۆم زۆر تەبیعیشە ناگەر بکرێ دەنگێ خورما تۆزێ ئاو شەر بە توشتیش ناخۆم من خۆم ئەتەوە شتانە نەکرێ مثلەن ڕەمەزانە نان بەشتەوە با نەخورێ برنج و شلێ بڵێن نانی پێوە نەخورێ باشترە چکە هەردووکی کاربۆیدراتە هەر قورسە یعنی ئەگەر نانی پێ نەخورێ باشترە ئەیتر لە بینەکە مادام بە ڕۆژووی شەو میوەش بخورێ باشترە تۆزێ چەرەسات لەگەڵی ئەگەر توانیت بخورێ باشترە هێت باشە لە نێوان خانمانە بێ بە کللتورێک کەمتر خواردن لێ بنێن بۆ ئەوەی هێندە بێ خواردنەکە کە بخورێ و نەڕێژێ و ئیسرافی تێدا نەکرێت وڵا بە فعلی وایە ینی تۆ گەر خواردن کەم لێنی ینی بەشیەوەی تر خۆت زانی ڕۆژانە قیاس چەنەسام خۆم بە قیاز لێ ئەنێم ئەزان بڵێن 4 کەسین چەندێک لێنێم ئیتر ئەمێنێتەوە و نامێنێتەوە گەرمێنێتەوە تۆزە بەشی مناڵەکان هەرە وڵیتر نایڵم بمێنێتەوە چکە پێم خۆش نییە بڕێژرێ باشتر وایە خواردنێکی تەندروست بووین شتێ نەکڕین کە زەرەری هەبێ بۆ جسمی خۆمان شتی خراپیش ئەمڕۆ لە بازارە زۆرە زیاد لە حد وە زۆربەی شتەکانیش ئێستا ئەکسپایر زۆرە هاوڵاتیان چی بکەن بۆ ئەوەی ئەو خواردنە نەکڕن کە تۆڵە بەشی زۆر خواردنی ئەکسپایر هاتووەتە بازاڕەکان حکومەت نێڵێ ئەو شتانە بێتە ناو شارەوانی ئەینا ئەگەر لە بازارە دوکانارە کابرا بە تاریخی تازایی کڕێ بەڵام لە شوێنی خۆی گۆڕاوە ئێستا لە هەموو شوێنێکە مشکلەی ئەوە هەیە لە بازارە تاریخەکانە گۆڕن بێت باشە بێ بە کللتورێک لە نێوان خانوەکانە هێندە خۆراک لێ بنرێ بۆ ژەمەکان کە بخورێ و نەمێنێتەوە هەر تەبیعی لە ڕووی دینی شەوانێگە خواردن فڕە بدرێ ناشکوریە ئەبێ ئەوەنە لێ بدرێت کە ئینسان بیخوا تەنانە لە بازارش ئەگەر بتەوێت شتێ بکڕی هەر خۆت بۆ خواردنی خۆ دەگە بچیتە مەطعمێکوانێ ئەبێ بای ئەوەنە بکڕی کە ئەیخۆی پێت وایە لە مەطعمەکانە ئێستا خواردنێکی زۆر بە فیڕۆچێ لە ژەمەکانە سا لە ماڵانیشە لە هەموو شوێنە گشتەکانیشە فڕات
باش نییە ئەوە بدرێ بە ماڵێک یاخود بدرێ بە کەسانێک کە ئەویان نییە لە ژەمێکا بیخۆن. نا پێم وایە خەساری نەکەن بەڵام ئەگە بیاشە یا بە ماڵێ ئەبێ پێش خواردنی خۆت بییتی نابێت پاشمای خۆبی بە ماڵێک کە فەقیر بێت. وڵی تر ئاگامان لە خواردن بێ زۆر خۆری نەکەین کتراوە ژانی خۆ ڕێقی لەگەڵ ڕەمەزانە خۆ گونجێنیت. جیاوازی مانگی ڕەمەزان چێ لەگەڵ مانگەکانی ترا لە خواردنە؟ وڵی لە خواردنە تر مانگی ڕەمەزان جیاوازی تۆ ژەمەکەمەکەیتەوە تر جیاوازترێت لەبێ بەرنامێکی تایبەتی بۆ دانیت. باشە لە نێوان خانمەکانە ببێ بە کللتورێک کە هێندە خواردن لێ بنێن بخورێت نەمێنێتەوە و نەڕژێت. وڵاوە شتێکی زۆر باش شتێکی باش. دوای ئێستا لە خواردنگەکانە و لە ماڵەکانە خواردنێکی زۆر بڕژێ و خەسار ببێ. بەڵێ ئاڕاڵا خواردنێکی زۆر ڕژێسان لە بەتەم ئەو هەموو خوارد نەمێنێتەوە لە ماڵەوە هەمووی ئیتر لە وڵاتیامیا کولتور نییە ئەو خواردنە بە فیڕۆڕوا گوناح. وڵای بێ زۆر شیرینی نەخۆین و شەربەت زۆر نەخۆین و ئیترەوانە وڵا تۆزێ سوب خۆی لە پێشەوە بۆی شەربەت و شت نەخۆین و هەرۆڵیت زۆر خواردن لێنی لە ئێوارانە. وڵی من هەردوو بەڵام من هەروواکەم یەک پەرداغلێنم بە تازەیە خۆن دوایی نایخۆن ناشی ڕێژم قەت تەندروستی پاراستنە کەسە بەدەست خۆیەتی بە پێی پێویست خۆێتوانێت شیرنی زۆر نەخوا شیرنی شتێکی زۆر خراپە لام ڕۆکانەوە چاوری نەخوا کات و ڕۆژکانن پەلە نەکا لە خواردنە ئاو زۆر نەخواتەوە هەموو شتێ بە تایمی خۆی ڕاگرێت زۆر ئاسایی هەموو کەسێ توانێت تەندروست خۆی پارێزێت لە سلەیمانی بەڵێ بە تاکید زۆر بەزیاوە لە مەتامەکان لەوانەیە بە پێی کابرا سەرفی نەبێت دەسەڵاتی نەبێت بەڵام لە ماڵە کەسەکان بەدەست خۆیەتی خۆی زیاتر ماڵەکانە کابرای مەطعم لێنێت کە فەقیرە بازار نەبێت چی لێ بکە ناچارە بێڕژ خۆ ناڵێت بۆ ڕۆژیتە بەس کابرا لە ماڵی خۆیان سێ سەر خێزانە بەشی دەکەس لێنە شتێکی خراپ ئەخر خۆ جاری وایە قیاز نیە تۆ جاری وایە بە 4 سەر خێزانی بەشی سێ سەر خێزان لەوانەیە لە پڕان ناوغت 2 کەس بێتە ماڵەکەت لە وڵات ئێمە زیاتر حسابی وکە چکە عشایری زۆر تیا هەیە جاری وایە برایە کەسە جاری تۆ بەشی سێ سەر خێزانی سێ کەس یەتە ماڵەکەت خۆ ناکرێت تۆ بەپەلەبەل ئەو شتە حازر نابێت خۆ مشتێنێ بڵێ ئەیکەمە سەر ئاگریکسە تەواو بێت برنج بێت ساعتێکی پێچی گۆژ بێت 3 ساعت 4 ساعتی پێچی ش لە هەیە 2 ساعت 3 ساعتی و کڵانێک خۆ شتێکی ئاسانی لەبەرەوە هەردووکیان جاری وایە کاسەکە بەدەست خۆی نییە ناچارەکە شتە ئیزافەش لێنرێ ئەمێنێتەوە بە جاری وایە هەیە بەدەست خۆیەتی کاتەکە حسابی بۆ کڕی لەبارە چیەوە خێباری خواردنی ئێواران دوای ڕۆژوانی هەڵا بەنەسەر وەرزشەوە کەم کەس توانێت کە بە ڕۆژوو بێ بتوانێت وەرزشکە بڵێ چکە هەر کەس بە شتێکەوە مەشغوڵە بێ وڵا حەد لەم کام توانێت ئێواران کە خواردن کەم بخۆینەوە شتێکی باشتر بۆ تەندروستی چکە تۆ بە ڕۆژوو بی ناتوانیت تەمرین بکەی ئەوەی کامێن تۆ سەر شەو شەیش ئینسانەکانەکە توانێت ئەگە مەجالە بێت چەند کاتژمێرێک دوای مەسەرەن ناخوارد توانێت چەند دقیقە وەرزش بکەیت ئەکە بەس زووتر ئەکرا بەسا باوەڕ ناکەم گوجاران بکە جارە خەڵک زۆر خواردی ڕێشت من وەکو خۆیم کە بزانم لە دراوسەکان لە خۆشمان خواردن زۆر ئسرافەکە بە ساوانە لێنرێ زۆر بەزەڵێکم بۆ کاتێک بەس نایڕژن ڕەمەزانە وڵی چۆنی بپارێزین دوای فتارەکەیتەوە پێویست ناکە هەت شتێکێک لە بەردەسا بۆ بیخۆی زۆر شیرینی خواردنیش باش نییە و ئێستا بە عام خەڵک زۆر سەری کردووە سەرم شەربەت و شتە ئەویش ڕاستی چی تەبیعی نییە شەکرێکی زۆری تایە و دوای ئەوەشکیتر ڕۆژوەشیێنی دەسەکە بە هەموو شتێکە خۆن بەڕاستی پێم باش نیانی خواردنەکان تۆزەکەم بکرێتەوە و دوای ئەوە میوە زۆرتر بخورێ باشترە لە ماڵەکانە ئێستا هێندە خواردن لێنن کە زۆرە مێنێت و زۆر زۆری لێ ئەڕشوێ وڵایەوە نەک لە ڕەمەزانە لە هەموو کاتێکە هەروایە ئیسراف زۆرەکرێەوە لە خواردنە ماڵێت 4 کەسە بەسی 6 کەس لێنێ 6 کەسە بەشی 8 کەس لێنێ ینی دایمە حسابی 2-3 نەفەر زیاترەکرێت لە ماڵەکانە تۆزەکەم کرێتەوە باشترە بەڕاستی عقە چاومان لە خەڵکی کەش بێ فەقیرۆشت زۆرە لەو ڕۆوە ینی تۆ کەمیکەیتەوە بە پێویستی خۆت نەک ئەو نەژیانی تۆ خۆ کەم بخۆیت و ئەوە بەپی خۆت لێ بنێ و ئەگەر زیاتریش دێنی بەشی ماڵێکی دراوسێ بێ باشترە بە مەسلەی تەندروستی ینی ئینسان دایمەن پێویستی بە خواردنەوە نییە ئەبێ کەم بخۆیت نابێت زۆر بخۆی لەوەیە دوایەوە لە چەوری و گۆشتی سوور و ئەمانە خۆپارێزی ئەوە شتێکی باشە وەگەر بتوانین لەگەڵ یان ڕێازە بکەیت ئەوە بۆ شێوەیە توانی تەندروستی خۆ باشی بێڵیتەوە
دوای لە ماڵەکانە لە ژەمەکانە هێندە خۆراک لێنێن کە ئەمێنێتەوە زیادە مەصرفی ئەکرێت بەڵێ شتێکی خراپە ئاڕا شتێکی خراپە بەس لا ئێمە جاری وایە لە پڕمیان خۆی پێیاکە بێت تەلەفۆن بێ ئاگاداری وەنیە هەنە جار و حساباتان ناکەی بەس بە حەق ینی حەقە بە پێی شخصەکان ینی چەند شخصە ئەوە نەخواردن لێ بلێ کە نەمێنێتەوە ئەوەی کە ئەژمێنێتەوە گوناحە هەر فڕێ بیرێت ینی ئەکرێ بۆ هەنێ شتی تر ئیسفادەی لێ بکرێت بۆ نمونە بۆ ئاژەڵ بۆ مریشک بۆ ئەم شتانە مایتر کەسی و کەوتۆ سەر خۆی بێت ئەگەی لە تەندروستی خۆی بێت شت زۆر نەخواوە زیاخۆری نەکا لە خواردنەوە دوای لە ماڵەکانە ئێستا هێندە خۆراک لە ئەنێن کە ئاڕێژێ و بەشی ژەمێکی تریشەکات بەڵێ هەیە نان نییە لەم ڕەمەزانە بێخوا بەڕاستیەوە زیادە ڕۆی ئیسرافە لە دینیشا ئیسراف زیادە ڕۆی ناکرێت بەڵێ هەر کەسی و چەند نەفرە بەبێ ئەو کەسەر خواردن دروستکە وڵا بەوەی کە شیرینی وشتی زۆر نەخۆین چ خواردنێکی سوکەس خواردنی چەور و قورس نەخۆین تەگە شیرینی ئەترەرە و دوشتە نییە وڵا بە عام خەڵگەر وا ڕاهات و حەزەکە سفرەکەی هەموو نوعێکی لەسەر بێ ڕەمەزانان هەمووشی وە ناخورێت وانە هێدوانی ئەوە زیادە مەصرفیش بێت و ئیسرافیش بێت لە خواردنەکە چونکە ماڵی وا هەیە توانای ژەمێکی باشی نییە کە دابینی وایە ئەرە وەڵام ئیسرافە طبعاً ئەگەر بتوانێت یەک نەواشت کە باشترە وەک لەوەی هەموو ئێوارەی دووسێ نەواشت بکات و هەمیشی نەخورێت بخۆم بە نفسی خۆم هەموو نەوە شتێ ناکەم ئێواران ئەو شتاکەم کە بۆ مام خورێت سوپشتی هەر ناکەم لە بڕی بخۆم بۆم ناخورێت یەکەوە زیاتر شت ناخۆم شتێک بە جۆری ڤیتامین و پرۆتینانی کە ئەخورێت بە تایبەت چۆری سوێری بە ڕێژێکی پێویست بێت چکە عادەتەن زەخت و شەکرە و شانە دابەزێت زیاتر شۆربا هەبێت لەسەر سفرە ئەوە لەگەڵ هەموو ژەمێکە پێویستە باشە بێ بە عادەتێک لە نێوان خانمەکانە کە بۆ ژەمی ئێواران یاخود هەر ژەمێکی تر بێ هێندە خواردن لێنێنن ئیسرافی تێدا بێ و خواردنەکە بڕێژ بێت ئەکیت هەیە بە شێوەیە بە ڕێژەیەکی زۆریان خواردنی بەرماوە هەڵەگرنەوە شتێکی زۆر زۆر ناتەندروستە هەر ئەوەندە بێت بە پێی پێویست کە بخورێت. باش چۆن تەندروستی خۆمان بپارێزین لە ڕەمەزان؟ وەڵی مانگی ڕەمەزان بریتنیە لە خواردن ئەتوانیت ئەو خواردانەی کە بەبێ ڕۆژانی کە خواردوتە دوای پێش ڕەمەزان بەرنامەی بۆ خۆدا بنێ کە ئەو خواردانە بەکار بێنی ئێستا پێویست بۆ ناکات تۆ کە بانگیە ئەو هەموو خواردنە دانێت و خواردنە بخۆی شتێکی ئاسایی بخۆ یان شۆربای بخۆ دوای 9 ساعتن چانانەکە بخۆ پێویستە پێویست بۆ ناکات لەو هەموو کاتەیە ئەو منانە بخۆیت ئەو قسەی تۆ زۆر جوانە ئێستا زۆربەی ماڵەکان خواردنە پێویستە دە خاوەندیاندانەوە نانی شەربەتی پێویستە تۆ دەیدانەوە خۆ یەک شەربەتیشە خوارد ئێستا پێویست بۆ ناکە ئێستا چی بۆ مەتەمیشە لە مەتەمەکانیش پێویست بۆ ناکە تۆ بۆ 20 لەدانی 3 لەدانی کافیە لە ماڵیشەوە توانیت ئەوانە زۆربەی کە بە زوای لێ هاتووە خەڵەفێری وست ئیسراف زیاترەکە ناپێویست بۆ ناگەسە تۆ بۆ مریشی دانی گۆشتی حیوان بۆ دانیا برنج دانی دوو نوع برنج بۆ دانی پێویست بۆ ناکە خۆ مانگی ڕەمەزان بریتینە لە خواردن سە زۆربەی حاڵەتانێ بڕۆ لەو خەسخانانە سێری بکە هەموو بۆی خواردنەوەی بەرنامەی خواردنەکەی لێ تێکچوو نە بەستووەکە بەرنامەی بۆ خۆ دابنێ پێش ڕەمەزان پێویست بۆ ناکە سە تۆ ئێوارە نەڕۆتە ماڵەوە باش شەربای بخۆیت دوای 9 ساعت ئیستراحەتێکی بۆ کەنجانانێ بخۆ بەس تۆ یەکسەر بە ڕۆژەکە دەشکێنیت و ئەم خواردنە ناخۆیت شتێکی زۆر خراپە و تەندروستیشی تێگەیە باشە چۆن تەندروستی خۆمان بپارێزین لە ڕەمەزانە تەندروستی خۆمان لە کاتی بەرمانکردنەوەیە بە دنچێ خۆرما یان قومێ ئاو یان هەر شتێکی سەرەتایی بێکە بیخۆیت پەلەپەل لە خواردنانەکەیت چونکی هەر خواردنێکی خۆی خێرا تاسیل لەسەر مەعیدەتەکە چونکە بە حکومەوەی چەند سەعاتێکە تۆ مەعیدەت خاڵیە لە پڕا کۆمەڵە خواردنە خۆی بەسەریەکە یانی تەندروستی ئینسانەکان تێگەیات بە ڕێژەیەکی زۆر ئێستەیەکی ژان خۆم ئەگەر بێت و خواردنێکی زۆر بخۆم خێرا بۆ نمونە دنچێ خۆرمایان خێرا ئاوێکە شەربەتێکە یان سوپێکە لە سەرێک بیخۆم خێرا خۆم تەندروستیم تێکەچێت و بەرەو دۆخێکی نائاسایی ڕۆم بە تایبەتی مەعیدەم زیاد لە حەد ئازارێکم لێ دروستە بێت تاوە ئیسعاج مەخێت ئەوە کارێکی زۆر باشە بەس لە ناو کوردیە مایتر چونکە بە ڕۆژە برسی ئەبین هاچێکە بین نێکڕێن و هەموو کات حەزەکەین سە سفرەکە دایمە ئەنواع نوع خواردنی تیا بێت یعنی حەزەکەین چونکە چاوبەرسیە بین
ئێمە میلەتێکین دایمەچین حەز بە خواردن دەکەین بە تایبەتی خەڵکی شاری سلێمانی ینی بێحەد یەکیان خۆم کێوارە ڕۆمانە لە بازاڕانە حەزەکەم لانەیە چیم بیبینم بیکڕم یاتی کە دێنی شەیتر مەزوی کە ڕۆژە ماڵەوانە شتیان خواردنەکان خێزانەکە دروستی کات و ئامادەشێکاتە بۆ دەهێنێت ئەگەر بۆ نهێنێ ڕەنگە بازی ئینسان هێلی تۆڕای لە خێزانی تۆڕای بۆ ناهێنی بۆ ئەناینا چونکە لە حاڵەتی ڕەمەزانەوە تایبەتی ئینسان تۆزە عەسابی گۆڕدرێ عەسابی بەرەوگەر بنڕا لەبەرچێ توێنێتیە بەرسێتیە ماندوێتیە لەبەرم هەڵکارانەیە تەندروستی خۆمانەوە باشترە کە هەموو کاتێک پارێزگاری لە خۆمان بکەین بەو شێوەی کە ئەو خۆراکانی کە بیخۆین بەکاری بێنین لە کاتی ڕەمەزانانە ینی پێویستە هەموو کاتێ تۆ نەگەر شلۆ برنجێ بخۆیت پێویستە سەوزەی لەگەڵا بخۆیت پێویستە ئەو شتانی کە بەسوود بێت بتوانی بەکاری بێنی ئەوە بەفیڕۆدانە زۆر بەفیڕۆدان و گوناحیشە لە ڕووی دینیەوە بەڵام بەپێی بەڕێگەی خۆ بتوانی کە ئەوە بخۆیت و ئەو نەش لێ بمدرێ باشە چۆن تەندروستی خۆمان بپارێزین لە ڕەمەزانە شلەمانی زۆر بخورێتەوە سەوزە و میوەکان زۆر بخورێ خۆمان لە زیادە خۆری و پەلە خواردن بە دوور بگرین هەوڵ بدرێ سوپ بخورێتەوە ئێواران و پارشێوانی شتێکی وانە خورێکە لەسەر مەعیدەیە هەمووی کەڵەکە بێت و بێ بە ئازار و نەتوانی ڕۆژەکەت بە ئاسانی تێپەڕێنێ خۆی خەتاکە ناگەڕێتەوە بە خانمەکان بۆ ئەندامانی تری خێزانەکەن چونکە ئێمە کاتێکە بە ڕۆژوە بین حەزمان لە هەموو شتێکە دیقەت بێی کاتیتەوە ماڵەوە گەر شتێک حازر نەبێ لەوانەیە هەر خۆشمان ینی ئەکەی بە دەنگە دەنگ و تووڕابی بۆ بە عادەت حەز لە هەموو شتێکە ئەبێ بۆ نمونە کۆمەڵە شتێک هەیە بێ هەر لەسەر ئەو سفرەیە هەبێت طبعاً باشترێکە زیان مەسروف نەکرێت چکە بەجددی دوو یەک ژەم تۆ ئەو شتا خۆیت ئەمێنێتەوە خەسارە بەجاری وایە هەر لە سەلاجەکان منێتەوە بە 3 ڕۆژ هەر ناخورێت دوایی مەجبور ئەوێ بێڕژی طبعاً باشترێکە زیان مەسروف نەکرێت بەزی تر حەزیش بۆ هەموو شتێکە چێ زیادە خۆری نەکرێ لە ئێوارانە دەنەوە عشت لەسەر سفرە دامانێ سوبێکی ڕێک و پێک و تۆزێ سەوزەوە دانێ سەر و زیایەتی تەواو ئەجا هەم پارشێوی شتی چور و قورس نەخورێت بەڕای من پاشو هەر نەکرێ باشتریشە وڵایەوە هەم گوناحە هەم چۆنەڵی ینی ئەوەش ناخورێت تۆ بەرچاو تەنگە بێت کاتێکە بە ڕۆژی حەزە بۆ هەموو شتەکانە چێ بەس کە بەربانکەیتەوە پەرداخی شەربەتەوە خوێ و نازامەگەر شیرینیە بخۆیتر نا ئەو هەموو خواردنە کە دروستی کردووە خوێ نا پێویستیش بۆ هەموو زیادە مەسرەفاکە ئەوەی کە سەرفێکەیت و 3-4 نەوعلێنەی بیە بە 2 ماڵی فەقیر و هەژار 2 هەتی و 2 بێلانە ئەوە باشترە چۆن تەندروستی خۆمان بپارێزین لە ڕەمەزانە چۆن خواردنە سەحیەکان بخۆین بۆ نەکە ئێواران بەربانگەکەینەوە خواردنی قورس نەخۆی مەعیدەمان ئازێدوە دوێ پێویستە ڕازەیەکی سوک بکەین بۆ سەحەتی خۆمان ئیتر ئەوەنە لێ بنجێ کە بخورێت نەک بمێنێتەوە چونکە لە ڕەمەزانانە زیاتر کە ئێواران سوو بەخورێت خواردنە قورسەکان ناخورێت چێشتێکی کەم لێ بنێ بۆی تر نەیڕژیت هەم ئیسرافیشە گوناحیشە بێگومان پاراستنی تەندروستی خۆمان لە هەموو شتێک گرنگترە تا بەرنامەیەکی تر هەر شاد بن.